سڵاو بینەرانی و ئازیزانی خۆشەویست، من قوتابی محەممەد شەماڵ لە بەشی ئینگلیزی لە کۆلێژی پەروەردەی بنەڕەت قۆناغی دووەم. ئەمڕۆ لەگەڵ چەند قوتابیەکی ئازیز دەمانەوێت تیشک بخەینە سەر دەرسی پێشانکاری. دەرسی پێشانکاری یەکێکە لە دەرسە هەرە پێشکەوتوەکان کە لە زۆربەی زانکۆکانی جیهان دەخوێندرێت، جەخت لەسەر توانەکانی قوتابی دەکاتەوە لە بواری پراکتیکی. فەرمون با بڕۆین بیان ناسی. بەخێر بێن بۆ بەرنامەی سەکۆی گەنجان. من قوتابی ئاوێزە کۆسرات، قوتابی قۆناغی دووەمی بەشی زانستە کۆمەڵایەتیەکان لە کۆلێژی پەروەردەی بنەڕەتی زانکۆی سەلاحەدین لە بابەتی پەروەردەی پێشەنگاری کە ئەرکی پەروەردەی پێشەنگاری بەستنەوەی خوێندن و بازار بەیەکەوە. دووبارە بەخێر بێن. بەخێر بێن بۆ سەکۆی گەنجان. من قوتابی ئەحمەد ئەبوبەکر لە قۆناغی دووەمی زانستە کۆمەڵایەتیەکان کۆلێژی پەروەردەی بنەڕەت زانکۆی سەلاحەدین. ئێمە لەم پرۆگرامەدا ئامانجمانەوەی وا لە گەنجەکانمان بکەین کە گرنگی بە کەرتی تایبەت و خوێندنی پیشەیی بدەن. بەخێر بێن بۆ سەگۆی گەنجان. من دنیا عەدنان قۆناغی دووی بەشی زمانی کوردی کۆلێژی پەروەردەی بنەڕەت. ئەرکی پەروەردەی پێشەنگاری کە تیژ دەخاتە سەر توانەکانی گەنجان و هەلیان بۆ دەڕەخسێنە تاکو و سود بە خۆیان و بە کۆمەلگاش بگەێنن. بەخێر بێن بۆ سەکۆی گەنجان. من خوێنکار بەیان ئەوبەکر لە کۆلێژی پەروەردەی بنەڕەتیدا دەمانێت لە بابەتی پێشەنگاریدا قوتابیان لەسەر نوێگری و داهێنانی پەروەردە بکەین. الآن جماعة تونن باشن أحوالتان صحتان أحوالتان لقال درس ودوامة تونن الحمد لله باش أخبار باش والله الحمد لله منيش باش إن شاء الله بخير وسلامات تيجا فاريني خۆتان نەزانست ئەلی بەرنامەکەمان ئەوەیە کەوا کەسێک ببێت بە پێشکەشکار. ئەنجای مەش کەسمان پێشکەشکار دین جا چێتان پێ باشە بێت بە پێشکەشکار. ئاوێزە پێ باشترە بەڕای ئاوێزەخان تەواو مادام ئێوە ئەگەر پێتان مادەم ئێوە هەموو ڕێیتان لەسەرا من دەتوان بەرنامەکە بەڕێوە دەستخۆشی لێ دەکەین. لەمێ سەرەتای بەرنامەکەی بەوە دەست پێکەم لە بۆ هەر یەکێکمان خودی وشەی پێشەنگاری لە چیەوە هاتیە؟ پێشەنگاری واتا چی؟ پێشەنگاری بەواتای ئەنجامدانی کارێکی نوێ. شەرتی پێشەنگاری ئەوەت فێر دەکات کە کارێک تەنها لە کاری گەورەوە دەست پێ نەکەیت، لە کاری زۆر بچووکەوە دەست پێ بکەیت، داهێنان لە شتەکانی تاک بە تاکی ناو کۆمەلگا بکەیت، شتەکان نوێ بکەی و بە ستایلانە. ئەکید پێشەنگاری بەو مانایە دێک کە تو پێشەنگ بیت لە بوارێکە، لە خزمەت گوزاریەکە، لە داهێنانێکە، لە هەر شتێکە. یعنی پێشەنگاری نەبەستراوەتەوە تەنها بە بواری خزمەت گوزاری بێت یاخۆ تەنها بە بواری داهێنان پێشەنگاری تەنها بۆ کۆلێژ نییە. پێشەنگاری وا لێ بکەین ئێمە وەکو کەسی پێشەنگار کە ڕاهێنانمان لەسەرکراوە تاک بە تاکی کۆمەلگا فێری پێشەنگاری بکەین. پێشەنگاری وا لێ بکەین وەکو چۆن ئێمە پێشەنگاری لەگەڵ عەقڵ و ڕوحماندا تێکەڵ بووە، وا لێ بکەین پێشەنگاری لەگەڵ تاکەکانی ناو کۆمەلگاژا تێکەڵ. لەگەڵ ئەو ئیشانێکە باسیشتان کرد پێشەنگاری ئەوە دەکرێتەوە کە ئێمە تەنانەت لەگەڵ هاوڕەکانیشمانە بابەتی پێشەنگاری پێرەو بکەین. بۆ نمونە لە نێو هاوڕەکانمانە ئێمە ئەگەر بیرۆکەیەکمان هەبێ ئێمە پێشەنگ بین لە دەربڕینی ئەو بیرۆکەی دەست پێشخەری بزەبێت کەسێکی پێشەنگ بی لە ئەنجامدانی کارەکە لە ئەنجامدانی سوتان لە پەروەردەی پێشەنگاری وەرگاریدا وەک خۆم من بابەتی پێشەنگاریم خوێندووە زۆر شتم بۆ ڕوون بۆتەوە. یەک لەو شتانی کە من بەهرەی گفتوگۆکردنم هەبوو لێرە توانی متمانە بە خۆمدا بکەم گفتوگۆیەکانم بە دروستی دەربڕم لە ناو تاکەکانی کۆمەلگادا. پێشەنگاری وا لێ دەکات ئەو بابەتی پێشەنگاری کە لە کۆلێژی پەروەردەی بنەڕەتی بۆ لە زانکۆی خۆماندا بۆیە لە زانکۆی مەدانەوە ئێمە مناڵی یەک کتاب بنەڕەتی بگرێت لە باخچەی ساوایانی تا سەی ئەدادی فێر دەکەین. مناڵیش قسەی کوردەواریدا هەیە دەڵێن مناڵ وەکو هەویرە چۆن شێلا وا دێتەدی. ئەگەر ئێمە ئەو کتابە کورتکەینەوە وەکو مامۆستایەک لە داهاتوو کە تەخەڕوجمان کرد دامەزراین، یانی خو لە قوتابخانەی ئەهلی کتابەکە کورتکەینەوە فەهمێکی گچکە قۆناغ بە قۆناغ کتابەکە فێری قوتابیان بکەین. ئێمە لە وڵاتی تازە پێگەیشتەکە کە وڵاتی مە تازە پێگەیشتووە بۆ ئەو بابەتی پێشەنگار لە وڵاتی تازە پێگەیشتەکان دادنێ گۆڕانکاری لە وڵاتی تازە پێگەیشتەکان دەکرێت دواکەوتن لە داهێنان نوێگردا. ئەوەی ئێمە لەنەوەی داما قسەکەت پێوەڕم ئەو بابەتی پێشەنگارێ بەتایبەت بۆ ئەو وڵاتانە زۆر گرنگە کە تازە پێشکەوتون، چونکە ئەو وڵاتانە هێشتا هەندێک پێشکەوتن هەیە نەگەیشتۆتە دەستیان و گەنجانیش بە تایبەت پێویستە
پەریان پێ بدرێت و توانەکانیان دەربخرێت. کاک ئەحمەد ڕێی تو دەربارەی ئێمەش پەروەردەی هەمان شتە ینی پێشەنگکاری لە وڵاتی ملە کات ێستا زۆر پێویستە بەڕاستی چکە وەکو ئەوەی دەبینین کە کەشوایەکی وا نەرەخساوە کە پێشەنگ بین بەڵام ئەم دەرسەوات لێ دەکات کە بتوانانی زیاتر پەرە بەتوانەکانی خۆت بدەیت و سوود و ئیسفادەی زیاتر بۆ خۆت و بۆ کۆمەلگا و چاودەورێت هەبێتن. دەستەکان خۆش بگەڕێنەوە سەر پرسیارەکەی کەوا پرسیاری کرد وتی سوودێکتان لە دەرسی پێشەنگکاری بینیوە. بە نسبەت شخصی خۆمەوە من زۆر سوودم لە دەرسی پێشەنگکاری بینیوە بە جدی ینی کە ئەم ساڵ بۆ من شتێکی نوێ بوو دەرسی پێشانکاری کەوا دەرسی پێشانکاریم خوێن یعنی دەرسی پێشانکاری وای لە من کرد کە ترسم نەمینێت کەوا بمەوێت ینی دەرسی پێشەنگکاری بووبی تێشتەکە بتوانی خودتەوە بەرە پێش بێن پاڵنەرێکی پێشەنگکاری وا لێ دەکات کە دەست بەکارێک کرد هەر پیلانی کتە بوو ئەگەر لە کارەکە شکستی ناپیلانی نوێ بۆ دا مێشکت فراوان تیژ دەبیت زیاتر بۆ کاری باشتر لە 2013 و 14دا کە شەر باری ئابووری کۆمەلگای ئێمە جیهاندا زۆر باردۆخی بەرزبوونەوەی نرخ و دۆلاری بەخۆوە بینی باری دارایی هەموو خراپ بوو. ئێمە ئەگەر نوێگری بکەین بە باردۆخی ئابووری بەرز بکەینەوە وڵاتەکەمان پێشکەوتن بەخۆ بینێ بەیان خان بگورە دەتوانن گرنگترین سوودەکانی پێشەنگکاری سوودەکانم پێ بڵێن یەکێ لە هەرە گرنگە سوودەکانی پێشەنگکاری کە تو ئەتوانیت تیمێکی باش بەهێز دروست بکەیت پێکەوە کار بکەن بۆ ئەنجامدانی بەرهەمێک دروست بکەن خزمەت گوزاریەک دروست بکەن شتێ بکەن ئەوە یەکێکە لە هەرە ئێستا ئێمە لە بابەتی پێشەنگکاری فێر بووین تیمێک ئەنجام بدەین ئەمە گەر ئێمە تیمێک کۆمپانیایەک دروست بکەین لە کارەکەماندا نازان پرۆژەکەی تو کە دروست کردو بابەتی چ کارێک دەکرێت بەس ئەگەر ئێمە تیمێکماندانا تیمەکە وەکو خۆمە هاسۆزی کارەکە بن یاخود ئێمە بچین بێنین لە بەش تەرارسازیەکێک بێنین کاکە بۆ نمونە ئێمە کۆمپانیایەک تەرارسازی دادنین نەخشە بۆ خانووکان دادنین دیزاین دەکەین ئێمە هاوڕەکانی خۆمان دێن نیە ئەوانی کە شارزایان هەیە لە بارەدا کە تو بەتەمای ئەنجامدانی کارێکیت تو نابێ هەر لە خۆتۆ بچی کەسێکی لابەلایە کەسێکی لاوەکی بهێنیت بەشداری کەسانەوی مهارە شتێکی هەبیت دەستەکانتان خۆشبی بەڵام یەکێکی تر لە گرنگترین خاڵەکان بیرکردنەوەی قوڵ کە زۆر کاریگەری لەسەر دروست دەکاتن چونکە ئەگە بیرکردنەوەی قوڵ تەبێ بیرۆکەکەی دادنێت چ بیرۆکە کاری لەسەر بکەی کارەمای تو لە چ کارێکی لە بۆ دەست پێ بکەن دەستان خۆشبی ئێستا دەمەوێت گرنگترین پرۆژەکان هەرێک لە ئێمە هەرێک لە ئێوە زۆر تریش هەرێکەها کارسازمان زۆرە لەو بوارەدا کارێکی هەیە کۆمپانیایەک بەڕێوە دەباتن گرنگترین کارەکان تیمەکەی مەکارەکەی پرۆژەکەیمە ئەوەیە ئەپلیکیشنێک دادەمەزرێنین فیتەری سەفەریە یعنی لە زۆربەی شار و شارۆچەکان دەتوانین کۆتا کرد لەگەر وەستایەکان بکەین لە هەر شوێنێک لە دەرەوەی شاریان ناوەی شار ئۆتۆمبیلەکان لە کار بکەون دەتوانێت پەیوەندی بکەن ئێستا من وەک ئافرەتێکم مەسەلەن شەوان درەنگ ناتوانم سیارەکەم بەمەکەم فیتەرێک تێت دەتوانم لە ڕێگای ئەپلیکیشنە بتوانم وەستایەکی لە ڕێگای ئەپلیکیشنە کۆمەڵک وەستای تێدا هەم ئافرەت هەم کارمەندی ئافرەتان کارمەندی پیاوی تێدا بەدڵی خۆتکامە دەوێت دەستەکان خۆشبی دڵنیاخان و کۆمپانیەکەی ئێمە کە بە تیمێک کارمان لەسەری کردو کۆمپانیەکمان دامەزراندووە بە ناوی پلوکەندڵ و کاری ئێمە ئەنجامدان و دروستکردنی مۆمە بە شێوەی دەتوانین بە شێوەی داواکردن درستی بکەین کە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵاتەکانەوە بە شێوەیەکی گشتیت داوا دەکەن و ئێمەش بەیان دەنێرێن خۆشبی کاکم حەمەد سەبارەت بە بەرهەمەکەی ئێمە بەرهەمێکی زۆر جیاوازمان دروست کردو ینی بەجددی بەرهەمەکەی ئێمە خۆمان زۆر ڕامان لێە تەنانەت مامۆستاکانیش زۆر ڕایان لێبوو ئەم بەرهەمە بوو زۆر ئەوها ڕای لێبوو گرنگ بوو چونکە ئەم بەرهەمە لە کوردستانە نییە بوونی نەبووە یعنی بەرهەمێکمادانەوە شتێکی زۆر سادە و ساکارە یعنی بڕوان پێ بکە ناوی بەرهەمەکە بە ناوی خزمەت گوزاریی پاکەرەوەیە کۆمپانیاشمان بە ناوی بیکلاینەرە هەسانی تیمان کردووە بەرپایەکمان دروست کردووە بەرپای ماڵان ئەم بەرپایە تۆ پێڵاوەکە دوو لە ڕووی جەماعەت و بینەرانیش ئەم پێڵاوت ژێری پیسە باشە خاوێن نییە ئەم وامان لەم ئەم بەرپایمان وا لێ کردووە لایەکیمان کردووە بە فڵسە و خاوێنکردنەوەی پێڵاوەکات هەروە بە مەوادی پاکەرە و زاویشت لایەکیشمان کردووە بە ینی ئیسفنج وشتمان داناوە تاوەکو پاد لەسەری وشک بکەیتەوە جێپات دەرنەچێت وەک ئاگدارن ئەمڕۆ لە زۆربەی مۆڵەکان لە زۆربەی کۆمپانیاکان لە زۆربەی شوقەکان حتا ئێستا گەیشتوتە ماڵەکانیش زیاتر هاتوۆکردنمان بە پێڵاوە پاش بەرنامە وڵی تر بڵێن چی سمەد نەبوو نەکراوە
زندی لێرە ئەمەش تاقیمان والله دەکرد برنسيت ممكن موقفه لما هنا ئێمە وەکو تیمێک کارمان کردو کۆمپانیا ئیبرا شۆپینگ ناوکەشماندا ئیبراز بەمانەی 5 ئەندامین هیتی یەکەمی ناوی کەسەکانمان وەگرتۆ لێکمانداوە بەمانای پێگەیشتن لە کارێکدا گەیشتن بەکار و ئاماجەکەدا ئێمە هەستان کە لەگەر بیرۆکەی ئێمە دوسێ هۆکار دێکردەوە کاری یەکەم دەکە لە 2014دا باری دارایی بەهۆی شەڕی داعشەوە زۆر خەڵک لە جلوبەرگ و مۆڵەکان دوورکەتنەوە زلکی بڕاندیان نەدەکڕی دوورکەتنەوە مارکەکانیان نەدەناسی هۆکاری دومیش بەهۆی بەرزبوونەوە و نرخبوونەوەی بەرزبوونەوە نزمبوونەوەی نرخی دۆلارە هۆکاری سێمیشدا نردنی موچە درەنگدا فکرمان کردەوە کۆمەڵگا لە جلکی بڕان لە مۆڵەکان دوورکەتنەوە باشە ببوورە چم سۆگەریەکێ ئێستا ئەمە ئەو هەر یەکە لە ئێوە بیرۆکەتان گەڵاڵە کرد چم سۆگەریەکێ ئێستا ئەو بیرۆکانە نەبردرێت ئەو بیرۆکانە هەروچی خۆی لە بۆ بەڕێکاری ئاسایی لەوانەیە بەرامبەر کە بنکە ئەوەی سنتەری پێشەنگکاری لەوانەیە بەرامبەری بکرێت بەڵام زۆر بیرۆکەی تریش بردرایە ئەگەر ئاگدار بن چەندەها بیرۆکەی پەیوەندیداریش کارەگەڵیان پەیوەندیدار بکەین بۆ ئەوەی یان لەگەرمە کۆنتاکت بکەن ئەو پرۆژانەمان بەس ئەو کەمەگەیدا دزین زۆرە بیرۆکە دەدزن هۆکاری ئەوە دەگەڕێتەوە چکە تاکەن تەنها دانەی شتەکانیان بە سافی بێتە پێش بیرۆکە داهێنان نەکەتن زۆربەی گەنجەکان کە خۆشمان گەنجی ئەگە تەمەشا بکەین دانێت تەنها موبایلێکیان لە دەست بێتون و هۆکاری ئەو نەکەین چۆن ئێمە وەکو مامۆستاوە خود وەکو کەسێکی لێ هاتو کە شارەزایمان لە بابەتی پێشەنگاریدا هەیە پەریان پێ بدەین چۆن بەرچاوی ڕەن لەوانی ئێستا ئێمە داکو باومان کە باسی بەسەر داهاتوە و کوردستانیان بەجێهێشتۆ چۆن بۆ حدودەکانی ئێران خوێندنیان تاوا نەکرد من باسی پێشەنگاریان بۆ بکەم لەلایەن شتێکی نوێ لەوانەیە هەر پێکەنی نوزەرخەنە بەیانخان لێرەدا مامۆستاوەکو داینەمۆی گۆڕانکاریە لێرەدا دەبێت ئەوە بگۆڕدرێتن گۆڕانکاریەکەش و مامۆستایەکان بنەشێک بۆ پێگەیاندنی بۆ خۆ گونجاندن لەگە هەم گۆڕانکاریانەی کە ڕوودەن خۆشی ئەرکی پێشەنگکاری ئەوەیە کە مامۆستاکان بە شێوەیەکی وا دروست بکەن ئەوەی کە لە داهاتوودا دەبن بنەوەی داهاتوو کەواتە ئێمە وەکو مامۆستا حەفوان کەواتە ئێمە وەکو مامۆستا پاشان ڕۆژ ئێمە سنتەرێک بکەین ئەگە بە خۆڕاییش بێت تاک بە تاکی کۆمەڵگایەکان بە تیمێک چەند تیمێکی مامۆستادا دروست بکەین کتابی پێشەنگکاری پەری پێ بگەین داهێنان لە کتابەکەش جستکە پێشەنگکاری هەفتە کتاب لە خۆ دەگرێت ڕاستە پێم باشە پێشەنگکاری زیاتر لە قۆناغی بنەڕەتی دەست پێ بکرێت وەکو گوتمان منداڵ وەکو پەڕێکی سپیە هیچ شتێک نازانی لە دەستە خۆتت ئێستا زانیمان بەرهەمەکەی تیمەکەی کاک ئەحمەد و ئەوان فیتەری دلیڤەری بووە هەروەهی خات و دڵنیاش دروستکردنی مۆم بووە هەروەهین بەیانخانیش داشکاندن بووە بۆ جلوبەرگە گرانبەهاکانی مۆڵەکان باشە ئەی خانم بەرهەمەکەی ئێوە چی بووە بەرهەمی ئێوە چییە توانی بۆمانی دەستان خۆش بێ بەرهەمەکەی من بریتە لە بەڕێوەبردننی پرسە و بۆنا ینی هەموو ئەو کارانە ئیڤێن بی کۆنفرانس بی کۆبوونەوەکە بێ مەسەلەن ئاهەنگ ڕۆژەدایەک بوون بێ هەر حەفلات و شتەکە بێ ئەمە لە ئەستۆی خۆمانی دەگرێت کاری مەش ئەومان کە هەڵبژار بیستمان بێکەوە بیتن بەس تەنها بەڕێوەبردنەکەی نییە هەموو ئەو گرنگترین کارەکانی کە لەو کاتانە بەڕێوە دەچی لەناو کۆمپانیاکەیمە ئەنجام دەدرێت و لە پرسەش زۆر گرنگە ئامادەکردنی خواردنەکاندا زۆر پێیج ئەوە هەیە ئەمە بە چه هۆکارێک پەیوەندی پێ بکەن کە پێیجی ئەوە زۆرە جیاوازی ئێوە چییە مەسەلەن پێیجەکەیە بەس ئیشی دیزایانی دەکا پێیجەکەی مەسەلەن لە بۆ کێ کوشتیا ئەوەی ما هەموو کارەکان لە ئەستۆ دەگرێت هەموو کارەکان دیزاین و هەمووی باشە ئەو پێیجەکەدا تەناو بە خۆڕایی یان ئەتوانیت ئۆنلاینە تەنها مەسەلەن ئەگەر هاتی لە بۆ ئیشتێکی پەیوەندیت بە منوە کرد ئەمن یەکە سەر پێت دەڵێم کە ئیشەکانی من زیاتری شەهر لەو کاتە ڕەسەن ئۆفەرەکەش دادەنێم کاتێککە ئەمن ئۆفەرەکەم دانا طبعا دەتوانی ئەمن هەڵبژ دەتوانین بۆ لای خۆم ڕاکێشم هەم داشکانی لەکێکە و دیزاینەکە و هەموو کارەکانی ئەمن لە بۆ ئێستا ڕۆژت ئەنجامدا لە کۆتاییدا کە دەرچوونی کۆلێژی تەواو کرد ئیش بۆ کارە دەکەیت ئینشاء الله دەتوانی کارگەکی دابنێن کو لە کارگەکەی دەتوانین دەرچوانی زانکۆ لەوەین دەریش بکەن ئێستا دەتوانێت خەریجی کولیە زۆرە بەزا مەزرا باشە ئێمە دەتوانین کە لە پاشە ڕۆژ ئەو 2 ساڵی کولێژمە ماوە تەواوی بکەین ئێمە بۆ دەرچوانی کۆلێژەکان کە لە مێژە دەرچوونە ئێمە خولیان پێ بکەینەوە ئەوانە بکەن ئەو پرۆژەش دروستکەن ئێستا ئێمە تو فێرە لە پێشەنگکاری فێرە پسوڵە بوونە فێرە بزنس کار دروستکردن بووە فێرە هەموو شتێک بە چۆن ئەندام دروستکەین ئەنداممان هێنە ناو گروپەکەماندا چۆن کارەکان دابشکەین چێ بکەین بەشی زۆرە ئەندامێک زۆرە ئەندام چاڵاک بیتن هەڵبژاردننی ئەندامەکان یعنی کار کراوە لەسەر هەڵبژاردننی ئەندامەکان بۆ نمرێت تۆ کارەکەت کۆمپانیایەکت داناوە دەبێت هەڵبژێری کە ئەم
کەسەت هەڵبژاردووە ینی زانیاری لە کام لایەن لەسەر سپێرە کار بەدڵ دەبژێری زانیاری لە کات بە فیڕۆتدا ئێمە لە پێشەنگاری فێری ئەوە بووین پارە بدەین کات بیکڕین گەنجانی ئێستا زۆربەی ناو کۆمەلگا کات بە فیڕۆ دەن ئەگەر بابەتی پێشەنگاری بخوێنین وەکو ئێمە کات دەکڕن من پێشەوەی بابەتی پێشەنگاری بخوێنم زۆر کاتی زۆر کاتم زۆر بفڕێدا ئەگەر کات بگەڕێتە ئەو کاتانە دەکڕمەوە ڕاستی لەو ئیشەی کە دەکرێتن هەتوو مەسەلەن کە دێ کارگەکەی کارکە لە بۆ دەرچوان زانکۆ دابینکردنی کێکەک ئەتۆ هەندێبی کەسێک بی شارەزایی لە بوارە هەبی و زۆر زۆر گرنگە چەندی خەریجی کولیەمانەیە کە ئێستا بەتەنیا لە ماڵدانیشتە بەبێ ئیشیش هەم لە کوڕ دەتوان هەر یەک هیچ کێشەنیە کە ئافرەت بیا خۆت پیاوی بابەتی پێشەنگاری کە لە ساڵانی پێشودا نەبووە وای کردووە کە خوێندکارێکی زۆر بمێننەوە و نەتوانن کاری خۆیان بدۆزنەوە چونکە وایە لە نەهاتووە کە خۆیان کاری خۆیان و یاخود ئەزمموی خۆیان بدۆزنەوە کاری لەسەر بکەن ئەمەش هۆکارێکە کە دەرچوانی ساڵانی پێشوو زیاتر بێکارن لە ئێستاە ئیشەکانمان تقریبان هەموو یەکێت و لەگە تاواکەری یەکترن بۆ نمونە ئەوەی تو مۆم دروستکردن دەتوانێت لەگەڵی ئاوێزە کۆتاکرد کە لەگەر کۆمپانیەکەی ئاوێزە شمان پێک دەبیتن لە داهاتوودا ئینشاءڵڵا تاواکەری یەکترین بۆ پرسە ئاهەنگکاندا بڵێن بەشی دیزاینمان هەیە بەشی باشە جەماعەت واز بە لەم بابەتانە بێنی قسەکانتان دەدەما شەکر بێ باشە یعنی فکرتان نەکردوێتەوە لایەنی پەیوەندیدار کەرتی تایبەت ئەو کەسانی کەوا سامانێکی زۆریان لەبەر دەسەر کەسە سەرمایەدارەکان هیچ پاڵپشتیەکی قوتابیانیان نەکردووە یعنی هیچ پاڵپشتیەکیان نادینین کۆلێژی پەروەردەی بنەڕەت ساڵانە لە قۆناغی دوو دەرسی پێشانکاری هەیە لە هەموو بەشەکانی قوتابیەکان بەرهەم دروست دەکەن باشە یعنی کەرتی لایەنێکی پەیوەندیدار کەرتە تایبەتەکان با بێن سەیری بکەن یعنی بێن دامی قوتابیان بکەن پاڵپشتیان بکەن زۆر بێ سەرمایەدارە گەورەکانمان هەیە پایەکیان لە سین و لە ئەوروپا و لەوانەیە پایەکشان لێرێ بیست بیرۆکە هەیە یعنی 120 بیرۆکە بەسکە ناوێری هیچ مسۆگەریەک نێ لەوانەیە کەسەکەبی پارە ئەی زۆربی بەرهەمەکە 21 نیسانە بازاری کاری ئێمە یعنی قوتابیان ئەوانی هاوپۆلەکانمان ڕوو دەکرێت ڕۆژی پاشی کە دەکرێتە 22 نیسان بزانە چەند کەس لەسەر ئەو بیرۆکەیمە کار دەکەن بەرهەمەکانی خۆ بینیتەوە کە بەکار بەڕاستی بەجددی ترسێکمان لا دروست بووە ئەو بەرهەمانەی کەوا هەمانە ناوێرین پیشانی بدەین ناوێرین یعنی عەرزی بکەین لە پشتەوە کەسێکی تر سەرمایەدارێک دێ لێمان دەباتن ڕاستەوەی 12 ساڵ خوێندن و 4 ساڵی کۆلێژ تاواکردندا فێری ئەوە بووین کە تەخەڕوز دەکەین دێسە مەخسەل و کوڕەکانش با بۆ سەر عملیاتی برنکردندا بەس ئەمە خاوەن بیرۆکەی ئەگەر ئەحمەد باپشمان بێت مامۆستایەکی بلیمەتمانی دەردەچێت کە بابەتی پێشەنگارمان خوێندۆ کۆلێژی بنەڕەتیش کە زۆر مامۆستای بلیمەت تێدا ئێمە فێر کردو قەنەعەت بە کەسانی حتمما ناوی ڕۆڵی وانش لەبیر بکەین بەڕاستی زۆر لەگەڵ کەواتە بابەتی پەروەردەی پێشەنگاری فێری ئەومان دەکە هەرێک لە ئێمە مەهارەت و توانەکانی خۆمان بدۆزینەوە لە بازاڕی کاردا ڕاستە لە بازار کاردا دەستەکان تەنیا نەزاری نەبێتن ینی بەکرداریش کارەکان بکەین بچینە ناو بازار کارەوە ئەوەی گرنگە لە پێشەنگاریە ئەوەی فێرکردین کە زۆری بابەتەکان لە زانکۆ و لە کۆلێژەکاندا کە دەخوێندرێت بە شێوەیەکی تیۆریە بە شێوەیەکی پراکتیکی نییە بابەتی پێشەنگاری ئەوەی فێرکردین کە ئێمە زیاتر کارەکانمە بە پراکتیکی بکەین ئێمە لە سەرەتادا کارێکمان کرد ئەوە بوو کە پێم وابێ هەموومان کردمان دروستکردنی تاوەرێک بوو بە کاخەز و چەسپوشتی وا خەزەکانیش بە پارە بوو ئێمە هەڵمان دەبژار ئەوە کارێک بوو بۆ هەڵبژاردننی بەرهەمێکی باش بە کەمترین نرخ بەشەیەکی پراکتیکی و کارمان باشترین بەرهەم بالفعل خۆشی ئەم دەرسە لەوەیە نزیکەی 170 ئەم دەرسە پراکتیکی یعنی کردداری عملی خۆش دەکانەکەی زۆر شتێکی خۆشە یعنی چێژی دەبینی چێژ بەخشە هەروەها فێر دەبی ینی مەسەکە تو بە تیم ئیش دەکەی کا بە گروپ ئیش دەکەی لە هەمووان یعنی بەڵێ بابەتی پێشەنگاری کە بە تیم ئیش دەکەی دوات لێک هەر لەگەڵ هەموو جۆرە کەساتەکانە مامەڵەکان باشترین ویدۆکان لە خۆت بین یعنی ئەو بکەی ئیشی لەسەر بکەیت کوێ دەگری تاوتوێ لەگەڵ ئەندامەکانی گروپ دەکەی ڕەنگە فکرەی ڕێنە پێشەنگاری تاک بە تاچی قوتابیان کە قۆناغی دوو خوێندمان هەمووانی گۆڕی لێرە فێری ئەوەی کردین کە مەلبەخە پارێک بۆن 10,000مان دێتە دەست
ئێمە چەندی هەڵدەگرین بۆ ئەوڕۆ خەرج دەکەین چەندی بۆ بەیانی چەندیش کە هەبێت پاشە ڕۆژ بەکاری بێنێ کەواتە لێرەدا بۆمان دەرکەوت کە بابەتی پەروەردەی پێشەنگکاری بیرکردنەوەکی تەواو کەسایەتێکش دەگۆڕێت کەسایەتێکی نوێگەری داهێنەرانت بنیادنێت کەوا دەکات داهێنەر بی لە دوا ڕۆژ کەسێکی جیاواز بی لە ناو کۆمەلگادا تەنانەت شێوازی مامەڵەکردنیشت لەگەڵ کەسانی تردا دەگۆڕێت و وارلێکا زیاتر مامەڵەکردنیکی درستت هەبێت هەروە پێشەنگکاری وەبزان ئەوەی فێرە هەمومان کردا ئەگەر ئێستامان دەستمان بە پرۆژەکە کردو ئەگەر لە پرۆژەکەدا شکستمان هێنا پلانەکە بگۆڕ لە چێوە ئەمە ئامانجەکە نەگۆڕ پلانەکە نەگۆڕین داهێنان لە کارەکە بکەن خۆ دنیای ئەمڕۆدا کات بەکات لە گۆڕاندا لە نوێبنۆدا ئێمەش ئەو پرۆژه ئێستا هەمانە بەرسا ڕۆژ بە ڕۆژ گۆڕانکاری تێدا بکەین چارەسەر بۆ پرۆژەکانماندا بدۆزینەوە لە لای کەشەوە دەرسی پێشەنگکاری وا لە قوتابیان دەکات یعنی جەخت لە سەریان دەکاتەوە کەوا پێش ئەوەی هەر ئیشێکیان کرد پلانی بۆ دابنێن پلاندانان زۆر ئەساسە بناغی هەر کارێکە کە دەکەیت پێویستە بیدایەتی پلان بۆ ژیانت زۆر باشە هاوڕان ینی لە کۆتاییدا گەیشتینەوەی کەوا پلاندانان بناغی دەرسی پێشانکاریە زۆر ڕاستە دەستان خۆشبی هاوڕێیان هەرێک لە ئێمە گفتوگویەکی تەواومان کرد توانیمان ڕابۆچوونەکان لە یەکتر وەربگرین بەرە کۆتایی پڕۆگرامەکە دەڕۆین دەستی دان خۆش بێتن خۆش بێت خۆش بن ئینشاءالله زۆر بە خێرایی و ڕێی ڕاستە دەستەکانتان